إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وهو ولي الصالحين وناصر المستضعفين وقاصم الجبارين. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله. نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. لەو زنجیرە وتارانەی بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم پێشکەشمان کرد. ئەمڕۆ ئەچینە خزمەتی بابەتێک بناونيشاني العدل في حياة النبي صلى الله عليه وسلم. عدل داد پەروەری و دادگەری لە ژیانی پێغەمبەردا صلى الله عليه وسلم. بزانین ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم لە هەموو بوارەکانی ژیانیدا چ کەسێکی دادپەروەر بووە، لە بواری سیاسەتدا، لە بواری قەزاوەتدا، لە بواری خزم و خوێشدا، لەگەڵ خەڵکیدا، لەگەڵ خزمانیدا، لەگەڵ بێباوەڕاندا، لەگەڵ مسلماناندا چۆن دادپەروەرانە جوڵاوەتەوە. ئەبێ سەرەتا بەر لەوەی باسی دادگەری و عەدلی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم، بێین پێناسەیەکی عەدل و دادپەروەری بکەین کە ئێستا لە ناوماندا نەماوە و دادپەروەری باری کردووە. دادگەری و عەدل زاناکان دەفەرمون ئەوەیە، ئەوەی واجبی خۆتە ئەنجامی بدەی، ئەوەی مافی خۆتە دەستت کەوێ، ئەمە عەدالەتە. ئەوەی ئەرک و واجبی خۆتە بە جوانی ئەنجامی بدە، ئەوەش مافی خۆتە و شەرعیە بۆ خۆت دانراوە بە دەستی بێنی بەبێ هیچ سانسۆرێک، بەبێ هیچ عەزیەتێک. ئەوە ئەو کەسە پێی ئەڵێن لەناو بی ئەو کۆمەڵگەیەکی دادپەروەریە ئەژی، یان وضع الأمور في موضعها، دانانی کارەکان لە شوێنی خۆیانە، وإعطاء كل ذي حق حقه، هەموو خاوەن مافێک مافی خۆی پێدەیت، ئەوە دادگەریە. خوای پەروەردگار جەل جەلالوه پێغەمبەرانی نردووە سەڵات و سەلامی خوایە لەسەر بێ بۆ ئەمە، بۆ ئەوەی کە لەناو خەڵکیە عەدالەت و یەکسانی و دادپەروەری بڵاوکەنەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم. لقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط.
خوای گەورە جەلە جەلالوه ئەفەرمێ سوێند بێت بەڕاستی ئێمە ناردمان پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ بۆ لای خەڵکی ڕەوانەمان کردن بە چەندین بەینات و بەڵگە و موعجزە و دەلیلی بەهێزەوە و لەگەڵ ناردنی پێغەمبەرانیشدا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ پەیام و کتێب و ڕیسالەیەکمان نارد لەگەڵ میزانی عەدل لەگەڵ ترازویەکی عەدلە بۆ ئەوەی خەڵکی بە گوێرەی ئەو بەرنامە و ئەو ترازووە دەست بە عەدل و دادپەروەریەوە بگرن ئەها ترازوو شەرمی لە کەس نییە هیچ کەس ناخوێنێتەوە کێ گەورەیە کێ بچووکە کێ مەسئوولە کێ ژێردەستەیە ئەو کیلۆیە ڕێک پێڵێەوە کیلۆیەکە ڕێک ترازوو ئەوە نەیە بۆ هەموو کەسێک یەکە کێشێت فەرقی کەس ناکات ئەوە عەدلە بەڕاستی ئەوەش لە سوورەی حەدیدا هاتووە خوای گەورە جەلە جەلالوه ئاماژەی پێ ئەکا إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل أما فرماني خواه جل جلاله خواه فرمان كان في دكات أو راس باردو آمانتاني خلقي لا تانا بيجير النواب وخاونا أصلكي أجر لنيوان خلقي دادگەری و حكمتان كرد بعدل دادپەروەری بکەن و قەزاوەت بکەن بعدل حكم بن بەلای کەسێکیانە مەیشکێننەوە لەبەر خاتری مەسلحەت و یا خزمایەتی و یا لەبری شتێکی دنیایی بابزانین پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن کەسێکی دادپەروەر بووە چ سەرکردەیەکی دادپەروەر بووە و چۆن باسی دادپەروەران دەکات سبعة يظلهم الله في ظل عرشه يوم لا ظل إلا ظله حوت تاقم لروجي قيامتا لجير سيبري عرشي خوادا حشر دكرين يكيد لو حوت تاقمه إمام عادل بادشايكي داد پەروەر وەکو خەڵکی بژی فەرقی خۆی و خەڵکی نەکا چۆن مناڵی خەڵکی برسیە مناڵەکانی ئەویش برسی بن چۆن خەڵکی ئەڕوا بۆ نەخۆشخانەکانی شارەکەی خۆی ئەویش لە ناخۆشخانەی شارەکەی خۆی چارەسەر بکە چۆن خەڵک پارەی پێ نییە بیا بە منداڵەکانی بڕوا بۆ مەکتەب ئەویش پارەی پێ نەبێ بیا بە مناڵەکانی بیا بە مەکتەب منداڵەکانی ئەو لە شوەیفات و لە سەلاحەددین و لە وەیزی تایبەتی نەخوێنن لەگەڵ مناڵەکانی فەقیر و هەژارە بخوێنن ئەو کەسە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ مادام کەسێکی ئاوا بوو فەرق و فروقی نەخست خزمایەتی بەکارنهێنا هەمووی وەکو یەک چاوسێرە کرد ئەوە لە ڕۆژی قیامەتا لە ژێر سێبەری عەرشی خوادا حەشر دەکرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم أعدل الناس دادپەروەرترین کەس بووە دادگەرترین کەس بووە بۆ چونکە دادپەروەریەکەی لە تربیەتی خواییەوە سەرچاوەی گرتووە ئەخلاقی قورئانیە لە فترەی سەلیمیەوە هەر بە دادپەروەری خوای پەروەردگار دروستی کردووە هەر لە منداڵیەوە کاتێ شیرەخۆر بووە دادپەروەری لە ناخویا تەسپاوە حەلیمەی سەعدی ئەگێڕێتەوە ئەفەرمێ کاتێ من محەممەدم لە باوەشی ئامینە سەند هێنام بۆ دیاری بەنی سەعد هێنامە ماڵەوە ئەم منداڵە لە کەسێکی طەبیعی نەئەچوو تەنها لای ڕاستی ئەگرتم شیری ئەخوارد لای چەپی بەجێ ئەهێڵا بۆ برا شیریەکەی بەشی ئەوی ناخوارد هەر بە منداڵی دادپەروەر بووە بە منداڵی مافی کەسی زەوت نەکردووە بەشی برا شیریەکەی شیری هێڵاوەتەوە ئەمە لە کوێوە سەرچاوەگرێ لە پەروەردەیەکی ئیلاهیەوە چۆن دادپەروەر نەبێ ئەو خۆی گەیەنەری پەیامی دادپەروەریە ئەو خۆی گەیەنەری پەیامی عەدل و مساواتە
و قازیەکە و حاکمێکی ئەوەندە گەورەیە خەڵکی لە ژێر سێبەری قەزاوەتەکەیە ئیستراحەتی کردووە، خەڵکی چاویان لێ کردووە. ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دادپەروەر نەبێ ئەی کێ دادپەروەر؟ دادپەروەری و عەدلی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوور و نزیک و دوژمن و دۆستی ئەگرتەوە، کافر و مسڵمانی ئەگرتەوە، داوای حەقی ستەملێکراوی ئەکرد لە ستەمکاران ئەگەر ستەملێکراوەکەش کافر بوایە. دکتۆر عەلی محەممەد سەلابی لە سیرەکەیە ئەفەرمێ پیاوێکی بتپەرست پارەی یابوو بە ئەبوو جەهل، تازە بە تازەیی بەرنامەی خوا بڵاو بوویەوە لە مەککەیە دژمنایەتی ئەکرا. ئەبوو جەهل ستەمی لێ ئەکرد، پارەکەی نەئەداوە بە خاوەن ماڵەکە. ئەمڕۆ بەیانی پێکرد وەکو ئەمڕۆ چۆن باوە ئازاری ئەدا، هەموو ڕۆژە ئەیوت ئەبا حەکەم پارەکەم بەرەوە بۆ نایدێتەوە، ئەو مافەی کە ئیشم بۆ کردویت لە بری پارەم بیتێ بۆ نامدەیتێ. ئەویش بە گاڵتە ئامێزێکەوە وتی بچۆ بۆ لای محەممەد با ئەو بێ بۆ لام، ئەو کاتە پارەکە دەیەمەوە. کابراش وای زانی بەڕاستیەتی چوو بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی باس کرد. ئەبوو جەهل کە پێیانەوت ئەبەلحەکەم ستەمم لێ ئەکا، پارەم لایەتی بەشک و داوایەکم لێ بکەیت و ئەڵێ ئەو بێ ئەیدەمەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی گورج کردەوە و چوو بۆ دارم نەدووە، پڕ بوو لە گەورەکانی مەککە، دای لە دەرگای دارم نەدووە، دەرگای کردەوە ئەبوو جەهل. وتی ئەبوو جەهل بۆچی ستەم لەم پیاوە ئەکەی؟ پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم بڕۆ ئازا پارەی ئەم پیاوە بەرەوە. وتی بەسەر چاوی محەممەد ئێستا ئەیەمەوە، دەستی کرد بە گیرفانی حەقەکەیایەوە. وتیان چۆن داتەوە؟ ئەبوو جەهل وتی سوێن بەخوا درندەیەک دەعبایەک لەسەر سەری محەممەدەوە بوو، ئەگە بە گوێم نەکردایە ئەی خواردم. پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن مافی ستەملێکراوی زۆر کردووە. ئەمە بخاری و موسلیمە مسڵمانەکان، ئەمە قسەی خرافات نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دیفاعی لە مەظلوم کردووە، با کافریش بێت، با لەسەر دینەکەی تۆش نەبێت، مادام ستەوی لێ ئەکرێت ئەبێت تۆ هەوڵی بۆ بیت. عدالەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەیشتە ئاستێک. لە کاتی وەفاتیە فەرمووی من بەرەو مردن ئەڕۆم، من بەجێتان هێڵم، ئومەتەکەم خەڵکی نەمافی کێم خواردووە، پارەی کێم لایە، قسەم بە کێ وتووە، ئازاری کێم داوە، بێت بابیەمەوە بخوا لقيامتا يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. لقيامتا ناتوانم ما في خلقي بما وإستكي ما في لسلم بابي مر قرب سر قولكاني أمره لروجي قيامتا هم أمتي بيغمر داويان ليكا، هم أمتي بيغمر صلى الله عليه وسلم شكاتيان ليكا. ئەگە کەسێک قەرزاری کەسێک بێت تەنها کەسێک داوای لێ ئەکا، قەرزاری کەسێکە. ئەگەر کەسێک قەرزاری 5 ملیۆن بێت 6 ملیۆن بێت قڕی بەستایە لە دنیادا خزی و سەرشۆڕی و حەیاتون و چاوکزی، لە قیامەتیشا دەعوا لەسەر دەعوا ئاراستە ئەکرێت و بەرزەکرێتەوە لە دژی. لجر سایه عدلی پیغمبردا صلی الله عليه وسلم همو مافکان گرین رای و بو خاون مافکان، همو کسیک ایزانی چیهی خویتی و ارکیشی چیه، مافکی چیه و ارکیشی چیه. خلقی بگشتی کافر و مسلمان هستیان با اطمئنان و مطمئنی و دل آرامی اکد.
هەستیانە کرد بە عەدالەتی قەضا لە هەر وڵاتێکە قەزا و مەحکەمە عەدالەتی تیا نەبوو دەست لەو مەحکەمەیە بشۆ لە 91ەوە تا ئێستا ستەم لەن خەڵکە ئەکەن ئەم سەرکردانە خۆشیان دەڵێن بەڵێ گەندەڵی هەیە و دزی هەیە تخوا مسڵمانان دەنگ دەری حیزبەکان کەسێکتان بینی بهێنە سەر تەلەڤیزیۆن بڵێن ئەمە دادگایی کرا لەبەر دەم مەحکەمە وەسەندرا لەبەر خاتری مافی میلەت مەسئولێکتان بینی ئەی کێ دزی کێ بردی لەسەر دەمی پێغەمبەرە صلی الله عليه وسلم محکەمە بێلایەن بوو قەزاوەت حکمی دەکرد پێویستە عەلی کوڕی ئەبی طالب ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم زاوای پێغەمبەر صلی الله عليه وسلم باوکی حەسەن و حوسەین ڕەزا ڕەحمەتی خوایان لێ بێ هاوسەری فاتیمە لەبەر دەم حاکمە بوەستێ لەگەڵ جوولەکەیە کاتێکەوە یەکسانن لە مەحکەمە هەردووکیان قەزایان هەیە شکاتیان لە یەک هەیە هەردووکیان لەبەر دەم مەحکەمەی ئیسلامی ئاوەستاون ئێستا وایە لە سایەی عەدلی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەموو کەسێک مافی هەبووە و هەموو کەسێک ئەرکی خۆی زانیوە فەقیر لە خۆی نەئەترسا دەوڵەمەند لە ماڵەکەی نەئەترسا ئەو کەسانی کە فرسەت تەڵەبن ئەگەڕێن بۆ ئەوەی ڕەشوە بن نەیانەتوانی ڕەشوە بن بۆ ئەوەی مەحکەمە بەلای ئەوانە دایشکێنێ پێغەمبەر صلی الله عليه وسلم منهەجی سەرخستنی ستەملێکراوی دانا منهەجی ئەوەی دانا هیچ کەسێ نابێ گەورەیەتی و مەسئولیەتی خۆی بەکاربێنێت لە پێناوی مەسلحەتی خۆیان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیهانە ئەکرێت بە خۆی تۆهمەت هەڵ ئەبەسرێت بۆ هاوسەری پاک و بەڕێزی ئەڵێن العیاذ بالله زینای کردووە نایە منسەب و پلەپایە و پێغەمبەرایەتی بەکاربێنێ بۆ دیفاعکردن لە خۆی خوا دیفاعی لێەکە ناڵێ ئای خۆ من پێغەمبەرم چۆن خێزانەکەم شتی وا ئەکا ئادەی بیگرن ئەو کەسە ئادەی ئازاری بن ئادەی بیکوشن تۆڵەی لێسێننەوە پێغەمبەرایەتی خۆی بەکار نایێنێ گەورەی خۆی بەکار نایێنێ بۆ دیفاع لە نەفسی خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا بووە لە جەنگی بەدرا ڕێزی سەحابەکان ڕێزەکە صەفوانی کوڕی غوزەیە لە سەفەکە تۆزێک لارە بێت سەفەکەی لار کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕمێکی پێ دێ ئەیکێشێ بەسکی صەفوانە ئەڵێ پێغەمبەری خوا والذي بعثك بالحق أوجعتني ئازارت پێگەیاندم سوێند بەو زاتەی تۆی ناردووە بە حەق و پێغەمبەر صلی الله عليه وسلم فأقتني داوای مافی خۆمەکەم و تۆڵە ئەکەمەوە ئەویش پێغەمبەر صلی الله عليه وسلم سپی خۆی ڕوود کرد و فەرمووی چیم لە یەکێ دیکە مافی خۆت کەرەوە من بەبەستم ئەوە بوو بە ڕمەکەم ڕێکتان کەم وەکو ڕمەکە ڕێک بن نەمزانی ئازارت پێگەیوە سەفوان لە سەفەکە هاتە دەرەوە و باوەشی پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم سکی پێغەمبەری ماچ کرد صلی الله عليه وسلم فەرمی ما حملك على هذا چی وای لێ کردی صەفوان فەرمیێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی بینی ڕوبەڕووبوونەوەی کوفر و ئیسلامە پێم خۆشە بەر لەوەی بمرم و شەهید بم آخر جار دەستەم بەر دەستەی پیرۆزت کەوێ بۆ ئەوەی بە سزای خوا و بە عەذابی قەبر دەستەم نەسووتێ بڵێم آخر جار کە من مردووم دەستەم بەر دەستەی پێغەمبەر کەوتووە صلی الله عليه وسلم ئەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامادە بووە سەحابەی بەرامبەری تۆڵەی خۆی لێکاتەوە ئەگەر شتێکی بەرامبەر کرد بێت ئافرەتێکی مەخزومی هەبوو قەبیلەی مەخزومی لە قوڕەیشا زۆر دەسەڵاتدار بوون و وە شەریف بوون و وە گەورە بوون شتیان پێ عەیب بوو
أما فرت مخزومية دزي كت دزي شو مالي خلقي دزي خلقي قريش صحابة كان بلايانا ونار حدبو كافرتك لنوي أوان دستي ببرد وتيان كيف كين بواسطة بو أوي شفاعتك من بوب كانت يغمر صلى الله عليه وسلم وتيان كيها يا هندي أسامي كري زيد رزاي خويني بلايت يغمر محبوب بيد ولايت يغمر خوشويز بيد صلى الله عليه وسلم ولايت يغمر صلى الله عليه وسلم حساب وقصي بكريت شون أسامي النار دا خزمتي في يغمر صلى الله عليه وسلم أسامة فرميت يغمر إخوة جماعتي مخزوم أفرتكيان دزيك الدواء داوال لدى كان لي ببوري أفوي بكيت توبة أكاتو ما حقي خواي بسرعة تطبيق جيبجينكي بيغمر صلى الله عليه وسلم تربو دمو شاي مبارك للسور هالقراء فرمي أي أسامة أتويل برخاتي رزا مندي ضليتو ما في خواتي أشير بكم أتويل برخاتي رزا مندي ضليتو حقي خواتي بجينكم شو أسر من برو خلقيكو كردو فرموي سويند بذاتي مني ناردو بيغمر صلى الله عليه وسلم أجر فاطمة يكشي محمد دزي بك لقطع محمد يدها محمد دستي أبرد إنما أهلك الذين من قبلكم فرمي أواني كيش إيواتشون فوتان فوتان إذا سرق فيهم الشريف تركوه كاتي كسيكي قورو لصلاة دار دزي بكر دايوازي عليه هنا وإذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد كسيكي لاوازو بيكسو بيد صلاة دزي بكر دايا حقكيان بسرا جيبجيه كردو دسيانا بريو سيان بخوا فاطمة كشم جرقم دزي بكا دستيا برم استا اگر ام حكما لرجع بجيه بكري اوي بيغمر صلى الله عليه وسلم سيان بخوا قورا نانيني بدستا وبصورته وهم دستي براوة بيدستا بلام لمولاتا بشمينتيا لبري برينوي دستي مسؤولة زكان دستي من دالي شير خورا ابرنوا لبر خاطري هلاي دكتورة كان لقر رزنا دستي افرتان ابرنوا دستا كان اوانيك شياي برينوان ديارن بلام عدالتك يا غمر صلى الله عليه وسلم لكويديت عدالتك يا غمر صلى الله عليه وسلم لبواركم ولاياتيا شون بوا شون نيهي الله وبرا ما تقراكي بخوا لميراتا باوك فرقي من الكاني نخال نعماني كوري بشير افرمي باوكم باخي كيبيان باخ ارزي كيبيان باخ بو دايكم كناوي عمريك شي رواحه بو وتي ام باخي داوتا بنعمان أي بشير أبيت يا غمر صلى الله عليه وسلم قوارتي بنوسية أو شاهد بيت أجناء من قبولناك أفرمي هرسيانيان نعماني كري بشير لقل باوتيا لقل دايتيا شون خدمتي يا غمر صلى الله عليه وسلم باوكي وتي يا غمر إخوة أو باخو أرزيم داوة بنعماني كرم تو شاهد بو شتيك مان بو بنوسو اوافيم ياو بشاهدي جنابك يغمر صلى الله عليه وسلم فرمي اعطيت السائر ولدك مثل هذا همو منا لكانوا همو كرة كانت وكو نعمان اوام ما في التياون قال لا فرمي نخير وتي نخير يغمر صلى الله عليه وسلم تربو فرمي فاتقوا الله واعدلوا بين اولادكم لخوا بترسن لبيني من أركان تانادات فروربن توش دشمناتيا مكان أو تخوش بيو أو تخوش نوي
شتێک ببەخشی بەو ئەوی لێ مەحرومکەی ئەبن بە دوژمنی یەکتر ئەولادەکانی یعقوبتان بیر نایەت کوڕەکانی یعقوبتان بیر نایەت چۆن لە خوا ناترسن چۆن جیاوازی ئەکەن فەرمووی ئەنە لا ئەشهەد عەلا جەور من شاهدی نادەم لەسەر ستەمە مەستەمە من کەسێکی عادلم خوا ناردوومی جەلە جەلالوه بۆ ئەوەی لەسەر ئەرزە عەدل و دادپەروەری بڵاوکەمەوە شتیوا چۆن ئەکەم لە کۆتاییە مسڵمانەکان گرزگە لە هەموو بوارەکانی ژیانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەم خۆمان هەم گەورەکان و کاربەدەستانمان هەم هاوسەر و هەم منداڵ و هەم گەنج و پیر و لاومان هەموومان چاو لە ژیانی پێغەمبەرکەین صلی الله عليه وسلم بزانین کەسێکی چۆن بووە لە هەموو بوارەکانی ژیانە چۆن دادپەروەری بڵاو کردووەتەوە چۆن ڕقی لەستەم و لەستەمکاری بووە بە تایبەتی کاربەدەستەکانمان کە ئەم میلەتەیان بەم ئاسارە و بەم وەسعەنە هەموار و پڕ لە کێشەیە گەیان ئەم میلەتەیان تووشی ئەم بەدبەختی و نەهامەتیە کرد پێویستە بەڕاستی تێیان بڵێین ئیتر بەستە چاو لە پێغەمبەرکەن صلی الله عليه وسلم فێلا و بەرزاییەکان چۆڵکەن خێرا وەرنەوە ناو میلەت مێژوو بۆ خۆتان تۆمارکەن ئەم خەڵکە دەرکەن لە زیلەت باشە چز و ئاوا گۆڕە ئاخ نیشتیمان پەروەرم ڕۆ گەورە شۆڕژگێڕی دوێنێ گەورە بازرگانی ئەمڕۆ بە پێڵاوێکەوە هاتەوە بە ئەدیداسێکی کۆنەوە ئێستا بانکەکانی ئەوروپا و ئەڵمانیا و ئەمریکا پڕە لە پارەی ئەو کەشتەکانی ئەوان ئەسوڕێنەوە لە دەریاکانە و میلەتەکەش ئاوا برسیەتی چۆن دەخەون کە دەبینن خەڵکەکەتان گشت بێبەرگە ئەی قەت نابیستن گریانی منداڵی برسی پێشمەرگە پێرەکە پێشمەرگەیەک لە برسانە و لە بێپارەیی و قەرزاریە خۆی کوشت منداڵێکی ئاوارەی خەڵکی دووسخرماتوو لە سەرمایە ڕق بوویەوە بەڵام خوای گەورە تۆڵە ئەسێنێت ئێمە چەندین ساڵە لەم منبەرەوە دوعاکەین ئەڵێن خوایە هەر کەسێ خائینە بەرامبەر بەم وڵاتە خوا بێحورمەتیکەی هەمووشتان ئەزانن کێ بێحورمەت کراوە کێ چاوبەرە و ژێری عەبادیە خوا خۆیەتی مەرحەبایەکی بکە هەمووتان ئەزانن خوا چۆن دوعاکان قبوڵەکە والله زۆربەی منداڵی ئەم وڵاتە بە بێپارە ئەچێ بۆ مەکتەب پارەی پێ نییە وڵاتتان کرد بە وێرانە وڵاتتان کرد بە وێرانە گەورە و بچووک سەری هەڵگرت چوو بۆ بەحری ئیجا لاشەی خنکا و بێڕوحیان دێتەوە دەک خوا سەبەبکاریان بگرێ ئینشاءالله دنیا وەفای بۆ کەس نییە زۆری ڕووخاندوونەی پرسی خوایە کەس نەکەوێتە بەر شاڵاوی شۆڕەشی برسی عەلی عەبدوڵڵا ساڵحتان بینی چۆن مناڵە وتکە کوشتیان لە ناو سیارەیە سەری تەقی بوویەوە لە ژێرزەمینەکانیە بە سەدان هەزار کیلۆ قاڵباڵتون دەرهات بینیتان خەڵکی یەمەن لە برستانە خەریکە ئەمرن هەمووی تووشی کۆلێرە و نەخۆشی بوو 8 ملیارد دۆلاری لە دەرەوە بلۆ کرا بینیتان خەڵک هەژار ئێوە خوا پێداو ناوی هەردووکتان ژیانە خەڵک تەنیا وجدانی ئەوێ بەڵام کاربەدەست نییانە ساوایەک مەستی خۆراکە یەکێ کزۆڵ و بێتینە کاتێ عەدالەت ون ئەبێ چەندێ شێواوە ئەم ژینە هەر کەس تێرە یاخی ئەبێ برسیش ئەوەندە کڵۆڵە بێویژدان سەرکردەمانە ئاوایە فەرموو بیبینە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إن الله مع الحاكم ما لم يجر خوا لەگەڵ حاکمایە ئەگەر ستەمی نەکرد ما لم يجر
اگر جور و ستەمی نەکرد فإذا جار اگر ستەمی کرد وكله الله إلى نفسه خوا دەستی لێ بەرەدا تەسلیمی نەفسی خۆی ئەکاتەوە ئەتر خۆی چی بەسەریە بابێت هەموومان بینیمان ئەم وڵاتە لە قەیرانایە ئەم میلەتە بێتاقەتە بگەڕێنەوە بۆ عەدلی پێغەمبەر صلی الله عليه وسلم با خوا ئەوەنەی تر ڕسواتان نەکات بگەڕێنەوە بۆ ناو میلەت نقڵانەی ناخۆشی مەڵێن کاکە ئیشەکە و پێ ناکرێ بەجێی بێڵە خوا حافیزت بێت هاوارەکەی لە مانگی ساڵی 2018ەوە 80 ڕۆژ جارێ ڕبعێ موچە ئەدەم تۆ سەری ئەم وەزعە مدەڕێبەکانی یاریەت عالەمیەکان یەک جار تیپەکەی دۆڕا ڕووی نییە مقابلەی تەلەڤیزیۆنی بکرێت وازێنێت ئیستیقالە ئەکا ئەمانە 26 ساڵە ئێمە دۆڕێنن هەر چاویان قایمە بێت پێستی ڕووی هێندە قایمە شمشێری میسری نایبڕێ گەربەکە و شیکەی تا قیامەت نادڕێت تا قیامەت نادڕێت ئەوەنە پێستی ڕووی قایمە هاوارەکە خەڵکی دەست بە کارەباوە بگرن کارەبا سەرف نەکەن خۆی دوو فیتەر کارەبای هەیە بای 4000 ماڵ کارەبا سەرف بکات نۆت بە خەڵکی با خەڵکی کارەبا سەرف نەکات عیب ناکەنەوە تخوا دانارزیان تخوا ئەو میلەتە بۆچی وای لێ دەکەن خوا ئیسلاحمان کە ئینشاءالله خوا بەزەی بە حاڵمان ئەدات خوا بمانگێڕیتەوە بۆ عەدلی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا داوا لێ دەکەین پاشایەکی دادپەروەر و عادل و ئیماندار و چاکمان بۆ بنێرە یا رب العالمین ڕزگارمان کەی لە خائین لە دین فرۆش لە خاک فرۆش لە وڵات فرۆش لە ملت فرۆش خوایە ئەوەی تووشی ئەم قارانەی کردین خوا لە ناوی بەرین خوایە ڕزگارمان کەی لە دەستی خوایە گیا لە گوناحی باوکو دایکمان خۆشی لە گوناحی مردوەکانمان خۆشی یا ربی خوایە شفای نەخۆشەکانمان بەی خوایە شفای نەخۆشەکانمان بەی ئافرەتێ لەم گەڕەکان نەخۆشە لە نەخۆشخانەیە دای دوعای خێر دەکەن خوایە شفای بەی کچێک لە ڕۆژهەڵاتی کوردستانی خۆمان تووشی نەخۆشی بورانەوە بووە یا ربی خوایە شیفای بێ هەر کەسێ داوای دوعای خێری کردووە خوایە بە نامە بە تەلەفۆن بە پێوتن خوایە شیفای ئومەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم خوایە ئیسلاحی حاڵمان کەی خوایە ڕزگارمان کەی لە هەموو نەهامەتیەک لە هەموو قەیرانێک لە هەموو برسێتیەک لە هەموو فەقیریەک خوایە ڕزگارمان کەی لە عاد لە پاشای ستەمکار ڕزگارمان کەی لە خراپکاران لە خائینان خوایە گیانەمە کەسمان نییە تۆ نەبی خوایە تۆ کەسی بێکەسانی خوایە فریامان کەی خوایە دوعاکانمان گیرا بکەی وڵاتمان ناوەدان کەیتەوە خوایە هەرزانی خەیتە وڵاتمانەوە خوایە گیان بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوایە بە شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين والحمد لله رب العالمين وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين